با ئەو بەڕێزە ببڕین. لێرە دیسا هەر بۆشایەکە دروست دەبی دوو بەکە دبیتن بەڕا زۆر بیتنیان بە هەڵکردنەوە بی لێ دەکتانی ئەوها بکەیت بەس تەریقەشکە هەیە زۆر جار ئاکتیڤ هەندێک جار لاندێک باردا ئاکتیڤ نابێت کلیپ لەولا هەبیت و سەرە پلێتەکان پێک دەگەن و یەکتیرشتێنن لێ ئاکتیڤ نای بەس بە زۆریش ئاکتیڤە لەو ناوەندەی کلیک بکە لەو ناوەندەی ئەها سپی بوو زۆر سپاس لە بۆ ئۆتۆسەیف سەیڤیکە ناوەنا لەبیرت نەچی ڕیپل دلیتی دابگرە ڕیپل دریت یعنی ڕیپل دلیت ئیشەکەی ئاسانتر دەکا دابگرە بەخۆی دەمز دەکا یا ئەڵڵە بینیتان دەمجی کرد ئەها کۆنتڕۆل زێد ڕیپل دلیت یەکسەر دەمجی کرد پێویست ناکات و بچی ئەوی ڕاکێشی هەمووی لێک بدەی لاوانێ جاروەیە 50 ڤیدیۆ لە دوێک ڕێزکردیە وەکو قاتورە و مەقتورەی لێهاتیە جا ئێستا ئەوە چت کرد دلیتمان کرد کۆنتڕۆل زێد چمان کرد ئەها کەتمان کردێت دیسان کۆنتڕۆل زێد ئێستا کەتکەین و یەکسەر لەسەر کیبۆرد بیکە سی شکلی ماوسی گۆڕا ڕازۆر کردمانە سی ئەزە کەتمان کردە سی کەتیکەین و بیکۆ ڤی کە کردەوە ڤی ئەوەی تەحدیدکە و لابە و ڕپل دلیت لێدە و یەکسەر چ دەکا دەمجی دەکا برای بەڕێزم دەمجی دەکا